ناوچەی باکووری خولی لاوانی عێراق پێشمەرگەی سلێمانی دێربی شاری سلێمانی بردەوە و باوبەشی لەگەڵ هەولێر پێشەنگی کۆمەڵەکەی گرتووە. لە هەفتەی شەشەمی یاریەکانی خولی نایابی لاوانی عێراق دێربی شاری سلێمانی بەڕێوە چوو. نەورۆز لە یاریگای زانکۆ پێشوازی لە لاوانی پێشمەرگەی سلێمانی کرد. لە سەرەتاوە خاوەن یاریگا بە هێرش دەستی پێکرد و باشتر دەرکەوت. بەڵام لە یەکەم هێرشدا لاوانی پێشمەرگە لە خولەکی دەگۆڵی یەکەم و پێشکەوتنیان لە ڕێگەی بڕیار عەدنانەوە تۆمار کرد و گێمی یەکەم بەو تاکە گۆڵە کۆتایی هات. لەگەڵ دەستپێکردنەوەی گێمی دووەم جارێکی دیکە لاوەکانی نەورۆز باشتر دەرکەوتن و فشارەکانیان بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە زیاتر بوو. بەڵام پێشمەرگە گورزی خۆی وەشاندەوە و لە خولەکی 73 سامی سەعید گۆڵی دووەم و دڵنیایی نووسیەوە و لە کۆتاییدا لاوانی پێشمەرگە بە 2 گۆڵی بێوەڵام یاریەکەی بردەوە. بۆ خی گەورە پشگیری یانەکەمان و هاوکاری یانەکەمان وای لێ کردوین کە ئەم دادانە ڕۆژی ڕێگە تەمرینمانەکە لەبەری بەرنامەیەک و پرۆگرامێکماندا نابوو لەبەری نۆرۆزی هاوشانی شاری خۆشەویستمان ئەمانشتی بێگی چاک و تیمێکی باشن بەڵام ئێمە لەخوا بەزیابێ بە کوردێکی خۆمان سعیەکی باشمان کرد و توانیمان نقطەی زوف و باشی تیپەکەی خۆمان بسەپێنی بەسەریانە و سوپاس بۆ خی گەورە توانیمان 3 خاڵی گرنگ لە ساحەیەوانە بەدەست بێنین بەڵام ئێمە هەردووکمان ڕاضاکەین هەردووکمان جوانترین ڕاضی شاری سلێمانێکین ئینشەڵڵا هەوڵەین داهاتووی ئەم گەنجانەی کە لای ئێمە و نادی نەورۆز و منادەکانە بتوانن لە خەتی یەک یاریکەن بە ئیزنی خی گەورە. ڕاست ئێمە ئەمڕۆ و نەتیجە دۆڕین بەڵام ئادای یاریکردنمان خراپ نەبوو. ئێمە ئەوەی کە نوقسانیمان هەبوو لە دەستدانی ئەو هەلانەیە کە بۆمان هەڵکەوتەوە ئەوان لە 2 فرسەت توانیان 2 گۆڵ تۆمارکەن. ئێمە چەندین فرسەی ئاسانمان بۆ هەڵکەوت نەمانتوانی استیقلالی بکەین. چاوەڕێی زیاترم لە یاریزانەکانە کرد بەڵام سپاس بۆ خۆتر ئینشەڵڵا هەوڵێن بۆ یاریەکانی داهاتوو خۆمان ڕێخەینەوە و بتوانین ئەو یاریانەی کە ماومانە ئەنجامی باشتر و شایستەتر بەدەست بێن. بەو ئەنجامە پێشمەرگەی سلێمانی هاوشانی لاوانی هەولێر بووە خاوەنی 10 خاڵ بەڵام بە جیاوازی گۆڵ لە پلەی دووەمدایە. لاوانی نەورۆزیش بە 6 خاڵەوە لە خانەی چوارەم دەبینرێت. لاوانی پێشمەرگەی سلێمانی لەسەر ئەنجامە زۆر باشەکانی لە خولی نایابی لاوانی عێراق بەردەوامە و ئەم هەفتەیەش لە نێو یاریگای نەورۆز دێربی شاری سلێمانی لەو یانەیە بردەوە و 3 خاڵی گرنگی دەستەبەر کرد. مەڕوان تالیب، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.